هەشتا و نۆ ڕا من ئەوەی هاتێ ئەوە بێدەست بووم بێ چاو بووم چاوەکەم ڕۆی چاوە دیشم نزمە دەستم هەردووک ڕۆیشتن دەستم هەردووک ڕۆیشتن چاوەکەمی نزمە دیکە گەت چاوەش وەڵا ئەجا ئەوە لایەنەکانی هەمە ئەلغامشتەوە ئەلغامش نزانە بەفرێ ببوونەوە وەختی خۆ ئەوان جاشان فرەدا بخوارێ وەڵا ڕاستم دەستم تێکرد و ڕاست ئەلغامەکە تەقی ئەچەقەلێ وەڵا ڕاستم دەستەکە بە سەرمیوە مابوو ئەو دەستە ڕاستە ئەوەی لوتی گەورەشکا بوو ئەوشان ڕاستەوێدا لێ کردەوە وتێ دەستم بە شوانێکی دێ عومرم هات ڕۆی لەعان ئەوە دواتێ لە عمری 10 ساڵی من ڕادەست بە شوانێکی دێ تا ئێستا تا ئەو مالی دەکەشم 56 تعال ودەوەدا گەو بزناتی موچم لەبەر بێیشی و بێ کاسبەتی و ئەوە هیچ شوانێک نەبوو جا لانشم بەچکی ئای منێ بێ وەلانشەوە هات پیر بووم کەشکم نەما ڕۆختەوە بۆ شوانی لانکەرە جاوەدە و دیانەگەرە ڕووی ژیانی خۆیانە پێدا بینەکەی خۆ بێ معاشی بێ معاشی بە 150,000 دینار با هیچ ناکە بەخۆ با هیچی ناکە 150,000 بە سێ مانگە 150,000 دینار چ دەکەی هیچ سوودی نییە براجە